لە هەر جێگایەکن ڕێز و سڵاو و خۆشەویستی ئێمەتان ئاراستەوە بینەرانی بەرنامەی پەیامیتەوە کەناڵی ئاسمانی پەیام لەگەڵ محەممەد هیوا پەیامێکی دیکە هاوڵاتیان لەنێو بازاڕی شاری سلێمان بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست دەگوازینەوە بە ئومێدەوەی پەیامێم جارشمان جێگەی سوود و ڕەزەمەندی ئێوەی ئازیز و خۆشەویست بێت. بەڕێزان زۆر جار لە هەرێمی کوردستانە باز لەوە دەکرێت ملیۆنێک و 400,000 بۆ ملیۆنێک و 500,000 موچەخۆر لە هەرێمی کوردستانە بوونیان هەیە و خەڵکانێکی زۆر لە هەرێمی کوردستانە بوونەتە موچەخۆر کە پێویست ناکە ئەوەندە موچەخۆر هەبێت چونکە بۆ میزانیەی هاوڵاتیانی کوردستان زەرەرێکی زۆری هەیە و زەرەرێکی زۆریشی گەیاندووە. ئەوەی کە باسی لەوە دەکرێت بە فعلی 700,000 کەس دەوام دەکات و لە بەرامبەر دەوامەکەیدا موچە وەردەگرێت. ئەوەی دیکەی کە دەبێنێتەوە ئەو 700 بۆ 800,000 کەسە زیادەن و بۆ مانەوەی کەشیگاری بۆ دەکرێت پێی دەوترێت بندیوار و واتە لە زیادە موچە وەردەگرن. لێرەدا پرسیارێک دێتە پێشەوە زۆربەمان دەممانەکەینە ڕووی حکومەت دەڵێن حکومەت گەندەڵە. باشە حکومەت کێیە؟ هەر لە هاوڵاتیانی کوردستان پێک نەهاتووە. هەر خەڵکی کوردستانیە دەچنە ناو حکومەتەوە و پۆست و پلۆپایە وەردەگرن. باشە هاوڵاتیان تا ئێستا لە خۆیان پرسیوە ئەو کەسانەی کە مەعاشی بندیوار وەردەگرن، ئەو کەسانەی کە موچەیەک وەردەگرن لە بەرامبەرەوەدا هیچ کارێک ناکەن واتە موچەی زیادە وەردەگرن لە ماڵەوە بۆ خۆیان دانیشتون و بە بەلاش پارە وەردەگرن. ئایا گەندەڵەکە لێرە دەستی پێ نەکردووە؟ ئایا بۆچی هاوڵاتی خۆی ویژدانی ناجوڵێت و ئەو موچەی کە بەلاش وەری دەگرێت بۆ نایگەڕێتەوە بۆ میزانەی گشتی و تاکو ژیان و گوزەرانی هاوڵاتیان خۆش بێت و تاکو ئەو فەرمانبەرانی کە دەوام دەکەن ئەوان موچەکانە وەربگرن و ژیانی ئاسایی خۆیان بەڕێ بکەن. زۆر کەسمانەی لە هەرێمی کوردستانە چەندین موچەی هەیە بەبێ ئەوەی دەوام بکات کەواتە ئەمە خۆی بۆ خۆی گەندەڵیە و ئەمە خۆی بۆ خۆی دروستکردنی ئەو گەندەڵەیە کە خەڵک باسی لەوە دەکات. چۆن بتوانین ئەو هۆشیارە دروستکەین، چۆن بتوانین ئەو ویژدانە دروستکەین بۆ خەڵک کە ئەگەر لە بەرامبەر ئیشدانە بوو پارەی زیادە وەرنەگرێت لە هیچ کەس و لە هیچ لایەنێک. لەگەڵ هاوڵاتیانە ئەم پرسە تاوە پێ دەکەین بینەرمان بن بۆ گواستنەوەی پەیامەکان بابزانین گەندەڵکاری سەرەکی کیە لە هەرێمی کوردستانە فەرموون. شوێنم بینیوە یەک زەلام لە سێ قایمانایم بینیوە. 40 ساڵە مۆدیسم ئێستا مانگی 500,000 هەیە دەهەیە نەخوێنەوارە ئێستا لەم کاتە مانگی 3 ملیۆن 4 ملیۆنی هەیە. فێریەوە بووین بەس ڕەغنە بگرین خۆشمان چا ناکەین. من دوکان نارم وەرە من دراوسێ دوکانەکەم بەلوعەکە ناگرێتەوە ئاوەکە ژەڕۆ. یعنی من دەیان کەس بەش بە حاڵی خۆمە ناسم لێرە لەم ناوای بینم ڕۆژێک لە ژیانی کوردایەتی نەکردووە مانگی 1.5 ملیۆن خانشینی وەرەگرێت. زۆر جارگۆمان لە دەبێت دەوترێت ملیۆنێک و 400 بۆ ملیۆنێک و 500,000 موچەخۆر هەیە لە هەرێمی کوردستانە. ئەوەشی کە دیارە 700,000 بە فعلی دەوام دەکەن. خەڵکیش باسی گەندەڵی دەکا پێدوانیە خۆی خەڵک بەشێکە لە دروستبوونی گەندەڵێکە؟ بەتاکید خەڵکەکە بەشێکە لە دروستبوونی گەندەڵێکە. چ خۆی بیکە چ چاوپۆشیش بکات لەوەی کە کردوێتی. ئێستا بۆ نمونە جەنابەت با بڵێن هەزاران کەس هەیە لە ماڵۆ دانیشتووە ئیش ناکات لە ناو حکومەتە بۆ نمونە دەوامێکی نییە پارەی زیادە وەردەگرێت. ئایا گەندەڵی خۆی لەرۆ دەست پێ ناکات؟ بۆچی خەڵک خۆی ویژدانی نییە ئەو موچێ گێڕێتەوە بۆ بەرژەوەندی گشتی؟ ئارزوم کردی وتم چ خۆی ئەیکا گەندەڵیەکە چ چاوپۆشیش ئەکات لەوەی کە گەندەڵیەکە ئەکات. ئەنێگەر من بزانم چەند کەسێ بەڵام خۆ ئەوەش بیشی لێت هەر هیچ ناخوات چونکە لەوانەیە لە 180 ئەم ملەتە بزانێت ڕاستیەکان چۆنە بەسیش ناخوا سوودی چییە؟ تۆ قەنەعەتەوە لا دروست بووە کە میلەت خۆی هۆکارە بۆ دروستبوونی گەندەڵیەکە؟ بەتاکید من نەیکەم تۆ نەیکەی هەندێکەی ئەیکا وەجدانی قبوڵەکات بەڵام ئەگەر خەڵکی تریش نەیکات من تا خۆم بیکەم بۆم نییە بە تۆ بڵێم مەیکە. باش چۆن بتوانین ویژدان لە ناو خەڵکا دروستکەین لە بەرامبەر ئیشدانە بێ پارە وەرنەگرێت؟ واللهی ئەوە خۆی کۆمەلگاکەمان هەر لە بناغەوە سەقەتە
بە سەقەتی هاتووە وا بەم ئاسانیە چارەسەر ناکرێت. تا چەند پێ وایە هەتا خۆمان چا نەکەین لە خۆمان دەست پێ نەکەین گەندەڵی کۆتایی نایەت. حتمما وایە هەر کەسێک خۆی من نیکەم و تۆ ڕانەسپێرم مەیکە و تۆی دەکێکی کە ڕانەسپێری نیکە هەیە مەسەلەن ئایسا من زەلامم شوێنم بینیوە یەک زەلام لە سێ قایمانایم بینیوە لەسێ لیستی موچەیە. زۆر جان مەسوولەکان گلەی و گازندەی ئەوەش دەکەن دەڵێن خزمەوکە سوکار و چواردەوەرەکەمان دێنە لەمان جۆرێک لە جۆرێک ئیحراجمانەکە ئەڵێن تۆ بۆیە ئەم پۆستە وەرگرتووە جا خزم بۆ ڕۆژکیوانەیە بە کەڵکی چی دیات ناچارمانەکەن بۆ نمونە کە موچێکیان بۆ بڕینەوە دەوترێت زۆر جان بەرپرسەکانیش ئەکەونە ژێر فشاری ئیحراجبوونی خزمایەتی و مشتانەوە. ئاخر ئیحراجبوونی ئەگەر من ناماقول بێ با ئیحراجم نیکەم ئەگەر مەسئولەکە خۆی بە پاک و ڕاست دەزانێ تۆ ئیحراج مەکەی من ئەمە لە شوێنێکی کە موچەیەکی هەیە من موچەیەکی کەی بۆ بکەم ڕاست نییە کە منکردن بەواتە من خۆم ڕاست نییە. دەستی میلەتیشی تایە چۆکم گەندەڵی بە یەک لا ناکرێ ڕاستە حکوومەت گەندەڵی تیا حکومەتش لە کێ لە ئێمەیە میلەت خۆی حەز لە وەزعەکە هەیە دوو موچە سێ موچە چوار موچەی هەیە کە چێتە سەر قسەکردنەوەانە گلەی لە خەڵکی ترەکە گلەی لە حکومەتە دالێت تۆ خۆ چاکە پێش خەڵکیکە ئەمجار ئەتوانی باسی خەڵکیکەی بە هەموو حاڵەتە یاری گەندەڵی هەیە لە کوردستانە و بنبڕکردنیشی ئاسان نیە چۆن خەڵکەکە هەمووی ئام حەزی لێەکە لە وەزع. بەڵێ جەناب بە نمونە موچەیەکت هەیە لە ماڵۆ دانیشتی داوام ناکە منیش 8 سەعات داوامەکەم ڕۆژانە لە کاتێکە کا موچەیە حرامە و حەڵاڵ نییە بۆ خەڵک ویژدانی ناجوڵێ ئەم موچێ ڕەت کاتەوە کاتێکە بە چۆن ئێمە بتوانین بە ویژدانانەوە ڕەفتار بکەین لە بەرامبەر ئیشانە بێ پارە وەرنەگرین. ڕاستە فەرمووی وەڵی ویژدان زۆر ئەساسە بۆ ئیمرۆڤ بەڵام کە ئینسان ویژدانی نەبوو یعنی هەموو شتێکە ڕاستە هەیە لە ماڵۆ دانیشتووە موچەی باش وەرەگرێ ڕاستە هەیە سعاتێ هیلاک نەبووە لە وڵاتە بە پلەی باڵا بە سەدان وەزیر و وەکیل وەزیر و بەڕێوەبەری گشتی و دەیان و سەدان لیوامانەیە متەقاعدە هیچی یەک ڕۆژ خزمەتی حکووەتی نەکردەوە یەک ڕۆژ خزمەتی میلەتەی نەکردووە مجەڕەدەوە بۆ واسەیەکیە بۆ ناسیاوێکیە بۆ لە دەسەڵاتەوە بۆی کردووە. ئەسە سەیری بکەم من کابراایەکەم ڕەنگە بڵێم 40 ساڵە مۆندیسم ئێستا مانگی 500,000مەیە دەهەیە نەخوێنەوارە ئێستا لەم کاتە مانگی 3 ملیۆن 4 ملیۆنی هەیە. یعنی ئەمە ویژدان نییە یاسا نییە قانون نییە ئتر زەمیر نییە هەتا خۆمان چانەکەین چاوەڕوانی وەرە بن کە گەندەڵی بەرەبەر بکرێت. بەتاکید عادی ئێستا ئەم سەرجادەیە بە تەمابین شارەوانی و بەلەدێ پاکی کاتەوە پا ناکرێتەوە بێ میلەت هاوکار بێ ئەبێ خەڵک هاوکار بێ هەر کەسە لە ئاسی خۆی هەست بە مەسئولیت کە من بزانم کە دوو موچە سێ موچە وەرەگەم تەسیل لە تۆ لە خەڵکی کاکە ئەبێ زەمیر ویژدان بجۆڵێ وەری نەگرێ بۆی بەش بکە پارەکە. دەوترێت لە کوردستانە ملیۆنێک و 400,000 بە ملیۆنێک و 500,000 موچەخۆرەیە 700,000 داوامەکات ئەوەی تری بندیوار و معاشی بەلاش وەردەگرن تا چەند پێ وایە میلەتەکە خۆی هۆکار بۆ دروستبوونی گەندەڵەکان. وڵا هەردووکما هۆکارین هەم میلەتەکە هەم حکومەت کەم تەرخەمە میلەتەکەش میلەتێکە تا ئێستا لە شتێکە لە دنیا نەگەیشتووە بەڕاستی میلەتێکی ئەو دواکەوتوێ نە و پێشکەوتۆشین باشە دەمی هەر تاکێکی میلەت دەکەیتەوە بۆڵە بۆڵیت بەوە شەو کە معاشی بندیوار وەرەگرێت پێ دوایە میلەت هەتا خۆی چانەکات گەندەڵیەکان چارەسەر بکرێت. وڵا ئەبێ ئێمە لە پێشە خۆمان چاکەین حکومەتیش خۆی چاکە بەڵام حکومەت نییە کوا حکومەت جەماعەتێک نەگینە نە حکومەتێ نە هەرێمێ نە شتێک. ئێستا بۆمە بەڕێز 700,000ەکە بۆ من نیو معاش وەرەگرن ئەگەر ئەو 700,000 کە بندیوارن کە لە 700,000 زیاتر نزیکی 800 دەرابنەوە ئەم 700,000 ئەو موچەی خۆی بگێڕێتەوە بە ویژدانی بخاتە کار ئەو نیموچێکە وەرەگە بیا بە موچەخۆرەکە کە 700,000 داوامەکات ڕێک موچەکەی فولە بێتەوە پێدوانێت چارەسەری هەموو شتێ بکرێت چارەسەرەکرێ بەڵام ناکرێت لەم کاتە لەبەرەوە هیچ کەسێک خۆی بە ساحب نازانێ هەمووی هەر گەندەڵە نەک حکومەت هەنێ خەڵکی شەیە ماستاوچی و ئەوانەی کە دوای ئەم جەماعەتە کەوتون هەر ئەوانن بندیوارنە گینا ئەوەی کە تۆ زەویژدانێ بێ و زەویرێ بێ ئەگەر بندیوارش بێ بچێ بیبڕێت. چۆن وا لە خەڵک بکەین ویژدانی بجوڵێت بەرپرسیارانە ڕەفتار بکات لە ترسی خوا لە ترسی ویژدان بچێ موچەکەی ببڕێ بڵێ من مادەم موچە وەرەگرم و داوام ناکەم
باواز لەم موچەیە بێنم و بیگەڕم بۆ میزانی گشتی بۆی ژیانی خەڵک بگۆڕێت. وڵی بەڕاستی گەر ئێمە ترسی خوامان هەبوو ئەوامان لێ نهات. یەکێک لە هۆکارەکان ئەوەیە کە هەمومان ترسی خوامان نییە. ئێمە بەس بەناو مسلمانین ئەژینا بەداخەوە مسلمان وا نابێت. تا چەند پێ دوایە میلەتەکە خۆی هۆکارە بۆ دۆزبوونی گەندەڵەکان؟ زۆر میلەتەکە خۆی هۆکارە. ئەگەر ئێمە قوڵی نەکەین ئاوا نابێت. مەبەستی منەوە بۆ منە جەنابەت خوا نەخواستە موچێکی بندیوارە هەیە داوامیش ناکەیت. ئەگەر ویژدانە بخەیتە کار بچیت بڵێ کاکە من ئەم موچەیە لە بەرامبەر ئیشاوەری ناگرم مەعاشی بەلاش وەرەگرم ئەگەر بیگەڕیتەوە بۆ حکومەتەکە پێ دوانە گەندەڵەکانی چارەسەر بکرێت. وەڵا ئەکرێ بەس نەکێیکە کەس شتیوان ناکە. ناوەڵا کەس شتیوان ناکات حکومەتەکە خۆی گەندەڵە. هەر ژیانەکە ئاوا هاتووە هەمووی بندیوار هەمووی بە فێڵ و هەمووی با حکومەت ناتوو بە هیچ کەسێ بڵێ وەرە من موچێکی بەلاش تێمێ ئیلا میلەت خۆی چووە داوای کردووە واستای کردووە بۆی کە موچێکی بندیواری بدرێتێ. لەبەر ئەم دوو حیزبە لەبەر ساڵ بە خۆیان زیاکەن ئەم هەموو بندیواران دروست کرد. چۆن بتوانین ویژدان بخەینە کار لەخوا بترسین ترسی خوا لە دڵمان نابێت ئەو موچەی کە خەڵک وەری ئەگرێ کە بندیوارە بیگەڕێتەوە بۆ حکومەت بۆی چارەسەری وەسعی خەڵکی پێ بکرێت. ئینسانێک بێ بەزەمیر بێ لەخوا بترسێ. ئینسان کە لەخوا ترسا و پارەڵێ حرامە وەری ناگرم ئەگەڕێنێتەوە بە حکومەت. بەس کێ لە وڵاتە شتی واکە؟ هەتا خۆمان چانەکەین بندیوارەکان نەگەڕێنەوە پێ دوایە چارەسەری دۆخی قەیرانی ئابووری بکرێت. نەوەڵا ناکرێت نەوەڵا هەتا ئەم خەڵکە چاک نەبێ قەت چارەسەر نابێت خراپترە بێ باشتر نابێت. دواتر ئەو موچە خۆرانەی کە بندیوەک و بندیوار حسابیان بۆکرێ کەسانێکی فەقیر نین هەمووی پشتەکانیان هەمووی مەسوولە لەوانەیە نیوبەنی و بخورێ ئەو موچەیە لەگەڵ مەسوولەکانەدا بەشەکرێ. هەتا میلەت خۆی چانەکات ویژدانی نەخاتە کار لەخوا نەترسێت ئەو موچە حرامە نەگێڕێتەوە بۆ داهاتی گشتی پێ دوایە ژیانی خەڵک بگۆڕێ. ئێمە ئەبێ خۆمان حاکمی خۆمان بین خۆمان بڕیادەری ژیانی خۆمان بین یەکەم گۆڕانکاری لە خۆمانەوە دەست پێ بکەین دوجار ئێمەش خۆمان دروستکەری حکوومەتەکەین. هاتو هەر خۆمانی نەبین بە حکومەت هەر خۆمانی خۆمان دروستکەری حکوومەتەکەین ئەبێ خۆمان دەست پێشخەری بکەین بۆ گۆڕینی ئەم حکوومەتە دوجار وەکو ویژدان ئێمە ئەوە ماوەیەکی کەمان ماوە بەرە و دەنگدانێکی تر و دروستبوونی ڕێفراندۆم و شتانە ئەبێ خۆمان بە ویژدانەوە قەرار بین. هەتا ویژدان نەگەڕێتەوە بۆ خۆمانەوە ئەوەی کە موچەیەکی بندیواری هەیە نەی بڕێت چاوەڕێکی وەزعی خەڵک باش بێ بە هیچ شێوەیەک باش نابێت لەوانەیە خراپتریش بێت. سەرەتا بە گلەی لە خۆمانکەین ئەبێ لە خۆمانەوە دەست پێ بکەین دوجار حکوومەت و دەسەڵاتداران. زۆر جار گوێمان لێ دەبێت دەوترێت 1,400,000 بۆ 1,500,000 موچەخۆر هەیە لە هەرێمی کوردستانە ئەوەشی کە دیارە 700,000 بە فعلی دەوام دەکەن. خەڵکیش باسی گەندەڵی دەکات پێدوانیە خۆی خەڵک بەشێکە لە دروستبوونی گەندەڵێکە. شوێنم بینیوە یەک زەلام لە سێ قایمانایم بینیوە. 40 ساڵە مۆلیسم ئێستا مانگی 500,000 هەیە دەهەیە نەخوێنەوارە ئێستا لەم کاتا مانگی 3 ملیۆن 4 ملیۆنی هەیە. فێریەوە بووین بەس ڕەغنە بگرین خۆشمان چا ناکەین من دوکان نارم وەرە من دراوسێ دوکانەکەم بەلوعەکە ناگرێتەوە ئاوکە ژەڕۆ. یعنی من دەیان کەس بەش بە حاڵی خۆمە ناسم لێرە لەم ناوای بینم ڕۆژێک لە ژیانی کوردایەتی نەکردووە مانگی 1.5 ملیۆن خانشینی وەرەگرێ. لە هەرێمی کوردستانە 1,400,000 بۆ 1,500,000 موچەخۆر هەیە 700,000 دەوامەکات 700 بۆ 800,000 بندیوارن پێدوانیە میلەتەکە خۆی هۆکارە بۆ دروستبوونی گەندەڵێکە. نەخێر بنەڵم ئەو شتە حەقیقی نییە وهمە ئەوە بزاد ئۆپسیۆنە شتەی دروست کرد کە ملیۆنێک ئەوە هەیە هیچ شتێکی مەزدەرێکی وازەح نییەکەوا بێت نەخێرەونە نییە من باوەڕ ناکەم هەتا حکوومەت خۆی دان بەوە نانێ. گریمان ئەگەر بۆ نمونە حوسەی زیایش نەبێت خۆ 200,000 بێ بە نمونە ئەگەرم خەڵکە خۆی ویژدانی هەبێ موچە گێڕێتەوە بۆ حکومەت پێدوانیە ژیانی خەڵک باش بێ. بەڵام من لەم دوسێ ڕۆژە ئەگام لە حکوومەتی عێراقی بوو ئەڵێ 54,000 ناوی دووبارە هەیە لە موچە لە حکوومەتی عێراقیە 54,000 باشە
لێرێش بەس ئەو شتێک کە جەناب دەڵێ من ئەوە شتە تەوەقوع ناکەم لە ملیۆنێک و نیوە ملیۆنێک و 500 موچەخۆر حوسەی هەبێ هەشتەی شتیوان نییە هەر قسەکەی جەنابتە منی جوای وەچم 200,000 لەوانەیە بڵێ بۆ نمونە جەناب موچەخۆری نی موچەوەری ئێستا 200,000 300,000 بە نمونە بندیوارەیە گریمان با بڵێن ئەو نەبێت ئەگە بۆ من موچەکەی خۆم کە بندیوارە بیگێڕمە بۆ حکومەت پێدوانێت تۆش موچەکەی خۆ بە ڕێگەکی وەرگیت و ژیانی ماڵماڵەدا بنکەی بەڵێ بێ شتێکی عادیلانە سەرۆکی حکومەت دەم دوسێ ڕۆژا بازی کرد کە علەساس ئەم مینە ئەلکترۆنیە کە شتێکی باشە ئەوە کراوە لەوانەیە موچە فەرق کات تا چەند پێ دوایە هەتا میلەت خۆی چانەکات ویژدانی نەخاتە کار لەخوا نەترسێت ژیانی خەڵک چاک بێت بەفعلی کاکە خۆیستا خەڵکی ئێمە هەر فێری ناڕازایی بووە بڕات بێ پێغەمەر زینوکەرە حکومڕانی کە خەڵک ناڕازیە یعنی شتەکە قسەکەی جەنابتە لە منەوە لۆ هەگەر خۆی چاکات تەمە حکومەتی شێ سێ مدیری خۆمانی مدیری کارەبا شێی با بەڕێەوە هەر خەڵکی شاری سلێمانیە لەوانەیە پورزای منوتەوە ئەوە بێ دایری ئاو خەڵک هەر جنێوەیە یعنی بەعام هەر فێریەوە بووین بەس ڕەغنە بگرین خۆشمان چا ناکەین من دوکان نارم وەرە من دراوسێ دوکانەکەم بەلوعەکە ناگرێتەوە ئاوکەژە ڕۆ ئێوارشی لێ لە کەناڵەکانەوە لە ئێنارتیەوە لەوەی جەنابتانەوەوانی کە جینەوەی بەم حکومەتە کەواتە ئەبێ سەرەتا خۆمان چاکەن و گرێی لە خۆمان کەین زۆر ڕاستە زۆر ڕاستە ئەبێمە خۆمان واعی بین فەڕەنسا 30 ساڵ شەڕی ناخۆی تیا بوو کاکە ئەو عەقڵە ئێستا بەرهەمان هێناوە بەچی هێناوێنە حکومەت خێرا چاچیکردن نەکاکە حکومەت جەنابەت مدیری دایرێکی 5 ساڵی کە من نیم ئەبێ منیش واعی بم هەتا ئێرە ئەوەندەی هاوڵاتیان قسەیان بۆ کردبێتین باز لەوە دەکەن بەڵێ میلەت خۆی یەکێکە لە هۆکارەکانی دروستبوونی گەندەڵیەکان چونکە زۆر خەڵگەی لە هەرێمی کوردستانە ڕۆژە لە ڕۆژان بۆ نمونە خەباتی نەکردووە پێشمەرگاتی نەکردووە ئێستا بە پلەی زابط و بە پلەی ڕائید و بە پلەی لیوا و بە پلەی عەقید و عەمید خانەنشین کراوە چەنەها ئافرەتمان هەیە بە پلەی وەزیر خانەنشین کراوە کە ڕۆژە لە ڕۆژان یەک پۆستی حکومی نەبینیوە کەواتە میلەتەکە خۆی هۆکارە بۆ دروستبوونی ئەو گەندەڵەی کە دروست بووە بۆ دروستبوونیەوەی کە ئێستا خەڵک لە ئێستادا ڕوبع موچێ وەرگێت بە 45 ڕۆژ یاخود 50 ڕۆژ جارێک ئەگەر میلەت خۆی ویژدانی بخاتە کار ئەگەر میلەت خۆی ترسی خوا بخاتە دڵیەوە بڵێ ئەم موچێ حرامە من نامەوێت ئەگەڕمە بۆ داهاتی گشتی بە دڵنیاییەوە کاتە موچێ ئەو فەرمانبەرش کە ئێستا ڕوعبێکە چاک دەبێت و لە کاتی خۆیان موچەکەی وەردەگرێت بۆیە زۆر گرنگە مرۆڤ بە ویژدانەوە ڕەفتار بکات مرۆڤ ویژدانی خۆی بخاتە کار موچەیەک لە بەرابەر کاردانە بێوەری نەگرێت موچەیەک وەرنەگرێت کە بە بەلاش ێتە بەردەستی چونکە مۆزەفێک ڕۆژانە 8 کاتژمێر دەوام بکات معقول نییە کەسێک لە ماڵەوە دابنیشێت وەک دەوترێ لە بن سێبەرا دانیشێت لە بن دیوارە دابنیشێت موچەی فول وەربگرێت و ئەو کەسانیش کە داوام دەکەن ڕۆحە موچە وەربگرن بۆیە بەگشتی هاوڵاتیان پێیان وایە هەتا مرۆڤ خۆی چانەکات هەتا میلەت خۆی چانەکات چاوەڕوانیەوە نەبێت کە گەندەڵی لە هەرێمی کوردستانە کۆتایی بێت پێویستە سەرەتا هەموو کەسێک لە خۆی دەست پێکات ئەو کەسێک کە دوکانێکی هەیە کە ئیشی بە ئاوەکەیە ئەو بەلوعەیە ئەو بەکاری بێنێ تاکو ئاوەکە ئیشی پێێتی دوایەوە کە ئیش پێێنا بەلوعەکە بگرێتەوە بە فیڕۆ نەڕوات کارەباکە ئەوەندە بەکاری بێنێت تا ئیشی پێێتی کار دەرە لە ژوورەکە گوڵەبەکە بگوژێنێتەوە هەمومان هەر کەسە لە خۆمان دەست پێکەین بە دڵنیاییەوە گەندەڵەکان کۆتایی دێت و حکومەتیش لە خۆمان پێگاتووە لە هیچ شوێنێکی ترۆ نەهاتووە بۆیە پێویستە سەرەتا مرۆڤ هۆشیاری لە خۆی دەست پێ بکات و ویژدان لە خۆی دەست پێکات دواترە و کاتە گلەی خۆی خاتە سەر کەسانێکی تر ئێمە زیاتر بەردەوام دەبین بابزای هاوڵاتان چیکەما پێ دەڵن سەبارەت بۆی کە تا چەند میلەت دەستی هەیە لە دروستبوونی گەندەڵەکانە میلەتەکە خۆی خەتای خۆی خەتا هیچ کەسێک لێ بەس میلەتەکە خۆی باشە چۆن بتوانین ویژدانێک دروستکە لە نێو خەڵکە ترسێکی خوا دروستکە لە نێو خەڵکە خەڵک لە بەرامبەر ئیشدانە بێ پارە وەرنەگرێت ئەگەر هەتاماین پیاوی هەر وڵاتێ نەبین پیاوی دراوسێ نەبین یەکێ ئێرانێکی فڵانێکی فیسار هەتاماین ئەبێ ئاوا بێ باوانەکە بالفعل من لەگەڵ ئەوەیان بەڕاستی ینی میلەت خۆی لە بنەڕەتدا لە ئەساسا هۆکارێکە بۆ گەندەڵی یعنی من دەیان کەس بەش بە حاڵی خۆمە ناسم لێرە لەم ناوای بینم ڕۆژێک لە ژیانی کوردایەتی نەکردووە مانگی 1.5 ملیۆن خانشینی وەرەگرێ یعنی ئەمە چ ڕەوایەکە بەڕاستی من لەگەڵەوەیان میلەت خۆی سەرچاوی گەندەڵەکان یعنی خۆی بەو واقعە ڕازیە خۆی بەو شێوە ناڕاستیە ڕازیە بۆ یەگەیشتەوە ئاستەی کەوا حاڵی کاری یان بەمانایشت بڵێن کاریگەری کاری کردو لەسەر کەسانێک کە دەوامی فعلیەکەکە لە هەفتەیەکە 7 ڕۆژە 6 ڕۆژ داوامەکەن بەڵام موچەکەشان ناگاتە ئەو ئاستەی
کە پێویستی ژیانی خۆی پێدابینکە یعنی چ ڕەوایەکە فەرمانبەرێک موچەکەی 1,500,000 بێت 458,000 دیناری باتێ بەڵام کەسێک لە سەدا نەوەی ڕۆژەکانی دەوام نەکە موچەی تەواوەتی وەربگرێت ئەمە کەواتە لە ڕاستیدا کارەکان هۆکارەکان دەوامەکان لە ڕاستیا پێچەوانێ ئەمە 1-2 من پێم وایە نە 1,400,000 نە 1,500,000 672,000 فەرمانبەری فعلی هەیە باقیەکەی هی حیزبەکانی خۆیانە هی مەکتەبی سیاسیەکانە هی کۆمیتەکانە هی لقەکانە لەسەر چێ لەسەر ژیانی من و دەیان و سەدانی وەکو من کە 34 ساڵ 35 ساڵ خزمەتی 548,000 وەرەگرێت ئەگەر خەڵک خۆی وجدانی بەکار بێنێت ئەو موچە حرام بگێڕێتەوە لە ترسی خوا لە دڵیا بوونی هەبێت پێ دوانێ بۆ ناگەر جنا موچە خۆرێک بیت ئەو کاتە موچەی فولۆر بگری بە لە کاتی خۆشیدا زۆرتەوە ئێمە ئەگەر وجدانمانەوێ وجدان یعنی کەوتی وجدان ئیتر لەسەری هەموو شتەکانەوەیە لەسەری یاساشەیە کە تۆی وجدانی هەبوو کەواتە ئاسوودەیت بۆ ئەوەی کە حەزەکەیت ئەوەی کە لەگەڵ تایە وەکو خۆی وەرگێ بەڵام کە وجدانە نەبوو بێگومانی لەوەی کەواتە هۆکارەکە بنەڕەتەکە پەیوەندی بە حکومەت پەیوەندی بە کەسەکە خۆیتی پەیوەندی بە کەسایەتەکانی خۆیان وایان کردووە کە خەڵک بگاتە ئەو ئاسەی کە بگاتە ئەم نەهامەتی ئێستا خۆمان زۆم لە خۆمانەکە زۆر ڕاستە بە تەواوەتی حکومەت هیچ تاوانێکی نییە لەوە تەنها کەسەکان تەنها خستەکان خۆیانن کە ئەو هۆکاریان دروست کردووە کە حکومت ئەو تاوانە دروستکە ئیستا ڕەنگە هەندێک کەس بڵێ باشە بەرپرسەکان بۆ ئەمە ئەکەن بەڵام بەرپرسەکانیش گلەی ئەویان هەیە ئەڵێ خزم و کەسوکار و چواردەورەکەی خۆمان ڕفیق بەرادەرەکانمانیان ئەڵێن دۆست و خزم بۆ ڕۆژێکی وانە بە کەڵکی چیە تۆ بنمونە بەرپرسیەکیت ئەبێ ئەو شتەمان بکەی دەوترێ بەرپرسەکان باسی وەک ئەڵێ ئیحراجمانەکەن وەمان لێەکەن ڕووگی دەبین بە ناچاری لەبەر عیبای لەبەر ئەوەی دڵی لێمانێشە ئەو شتەمان بۆ کردوون ئەبێ خەڵک خۆی وجدانی هەبێ من پێم وانێ وابێ ڕاست ناکەن هیچ بەرپرسێک ڕاست ناکە ئەگەر واتەگە بەمانایەکی تر بڵێنیان بە واتایەکی تر بڵێن ئەگەر بەرژەوەندی خۆیتیان نەبێ ئەگەر بەرژەوەندی کەسایەتەکانی خۆیت پێشا بەرژەوەندی بەرپرسەکە خۆی اینجا بەرژەوەندی بەرکەسەکە ئەجینا من پێم وانە کەسێک شایستە نەبێت تۆ خزمەتێکی نەبێ یان بڵین ڕابردوویەکی نەبێ کە تۆ بتوانی لە شوێنێکا دابینیان موچەیەکی بیتێ کە تەواوی ژیانی بژێوی ژیانی خۆی پێدابینکە بەڵام کەسەکانی کەش بە نەهامەتی بە داماتی بژین کەواتە چۆن ئەو ویژدانە بچەسپێنین بۆ ئەوەی کە ژیانی خەڵک خۆش بێت چکم هەتاکو خۆمان چانەکەین بە دڵنیاییەوە چاوەڕێنەکەن گەندەڵی چاک بێت بەڵێ زۆر ڕاستە ینی زۆر ڕاستە هەتا ئێمە نەگەینە و ئاستەی کە هەست بە پرسیارەتی تا و ئەرکەکان و مافەکانی سەرشانی خۆمان بکەین کە ویژدانمان نەبێ کە لە ئاستی ئەوەی کە ئێمە پێڵین دین ئەوەی کە پێڵین بەرنامەی ئیسلام کە وەفامان نەبێ بۆ دینە کە نەگەڕێنە بۆ ڕابردووە بێگومان بە حەیاتی ناتوانین ویژدانمان بەکاربێنین زۆر جار گوێمان لە دەبێت دەوترێت 1,400,000 بۆ 1,500,000 موچەخۆر هەیە لە هەرێمی کوردستانە ئەوەشی کە دیارە 700,000 بە فعلی دەوام دەکەن خەڵکیش باسی گەندەڵی دەکات پێدوانیە خۆی خەڵک بەشێکە لە دروستبوونی گەندەڵیەکە شوێنم بینیوە یەک زەلام لە سێ قایمانایم بینیوە 40 ساڵە مۆلیسم ئێستا مانگی 500,000 هەیە دەهەیە نەخوێنەوارە ئێستا لەم کاتە مانگی 3 ملیۆن 4 ملیۆنی هەیە فێریەوە بووین بەس ڕەخنە بگرین خۆشمان چا ناکەین من دوکان نارم وەرە من دراوسێ دوکانەکەم بەلوعەکە ناگرێتەوە ئاوەکە ژەڕۆ یعنی من دەیان کەس بەش بە حاڵی خۆمە ناسم لێرە لەم ناوای بینم ڕۆژێک لە ژیانی کوردایەتی نەکردووە مانگی 1,5 ملیۆن خانشینی وەرەگرێ دەوترێت لە هەرێمی کوردستانە 1,400,000 بۆ 1,500,000 موچەخۆرەیە 700,000 دەوام بەکاوی کەی بندیوارە تا چەند پێدوایە میلەتەکە خۆی هۆکارە بۆ دروستبوونی گەندەڵیەکە وڵای ئەو مەسلەیەکی وا بزەم حەسم کرا لەبەر ئەوەی ئەو سیستەمە کە دروستیان کرد بۆ ئەوەی بندیوار و سەردیوارەکەی دەرچیە هەرماوە خەمەنەوە بوو هەرماوە ئێستاش ناکەوێت بۆ دەری ناخن پرسیارەکە بن ئەمەیە میلەت خۆی هۆکار نییە بۆ دروستبوونی گەندەڵیەکە ملت هۆکار نییە بەدەمونە من موچەیەکی بندیوارم هەیە دەوام ناکەم ئەگەر ویژدانە بەکار بێنە موچەکە بگێڕمەوە تۆ کە موچەخۆری موچەکەی تۆ بە فولی وەرەگیرێ ئەوە لە خەیاڵە ئەوە لە کۆمەلگایەکی تەندروست و کۆمەڵەیەکی نەبێ لێرە لای ئێمەوە نییە لەبەرەوە خەڵکەکە هەمووی برسیەتی چۆنەوەکە قەت ئەوە ناکرێتن
چۆن فێریەوە بین کە لە بەرامبەر ئیشانە بێ پارە وەرنەگرین ئەوە ئەبێ لە پەروەردەوە دەست پێ بکەیتن نە لە ئێستا دووە تۆ دەست بکەیت خەڵک هەمووی گیرفانی چۆڵە و ئەتەوێ پارە بۆ تۆ بگەڕێتەوە بەڵام ئەوە 2 ساڵ 3 ساڵە قەیرانە بەڵام پێشتر خەڵک ژیانی باش بۆ بە نمونە کابراها بۆ دەوڵەمەند بۆ چۆن موچەی بندیواری وەرگرتووە ئەو برادران شتێکیان دروست کردو بۆ ئەو خەڵکە خەت چاک ناکرێت ئللا ئەبێ تۆ لە پەروەردەوە دەست پێ بکەیت چۆن ئەو پەروەردەیە دروستکەین ویژدان تایدا بەکار بێت ترسی خوالت تایدا بەکار بێت خەڵک لە بەرامبەر ئیشانە بێ پارە وەرنەگرێت ئەتوانین بەڵام کێ بیکە ئەرکی کێیە ئەرکی زیاتر حکوومەتە بۆ ئەوەی سیستمێکی پەروەردەی تەندروست دروست بکە و دوای ئەو بنەماڵی شارکی لە ماڵ خۆی دەست پێ بکە باوک تا چەند گرنگن بۆی کە مناڵەکانی لەسەرەوە پەروەردەکەن کە حرام نەخۆن زۆر مهمە موچە بندیوارە خۆرزانانی حرامە بەڵێ زۆر مهمە هەموو شتێک لە ماڵەوە دەست پێ ئەەکەیت ئەم کرد بۆ بەرەو قوتابخانە و مەدرسە ئەڕوا ئەگەر خۆمان چاکەین پێدوانێ سیستەمی چاک بێ کەسۆ لە خۆی دەست پێکە بەخوا تەزحیە هەیە بە ئاسانی ناکرێەوە ئەگە پێدوانیەوە بێکە خەڵە خۆی چاکە ئەوێ خۆتم باشە زانین لە دەوڵەتانی زۆر شۆڕش کرا تەسحەیەکی زۆر درا تا گەیشتە ئەو مەرحەلەی کە ئێستا ئەوانتیایە مەژبێت تەسحێبیت ئەبێ دەوترێت لە هەرێمی کوردستانە ملیۆنێک و 400 بۆ ملیۆنێک و 500 موچەخۆرەیە 700,000 داوامەکە بە فعلی ئەوەی کەی بندیوارە تا چەند پێ دوایە میلەتەکە خۆی هۆکارە بۆ دروستبوونی گەندەڵیەکان وڵا بێگومان بەشێکی لە هۆکارەکان میلەت خۆیەتی میلەتەکە خۆی ڕازگۆبێ بە تەکید قبوڵی ناکات میلەتی ئێمە خۆ دەزانی بۆ خۆی سۆی بە زۆری خەوتووە ئەوەش کە دوای میلەتێکین هەموو کەس لە بەرژەوەندی خۆیەتی بەرژەوەندی گشتی نابێت وەڵاهی نادەم هەمووی بەڵام زۆری وایە بەڵام هەنێک شەیە ئەوەش کە قسەکە ئللا تۆمەتێکی ئەم لە ئەو لای خەنەدە نیشتەوە و خەڵ لە یەکشێتەوە تا چەند پێ دوایە ئەگەر ویژدانمان بخەینە کار ترسی خۆمان لە دڵا بێت موچەی حرام وەرنەگرین لە بەرامبەر ئیشدانە بێ پارە وەرنەگرین تا چەند پێ دوایە بەمە گەندەڵەکان چارەسەرە بێت وەڵا بێگومان من قسەیکی مامۆستایکی مامۆستای بامەشید بیبێنمەوە لە شوێنێک جۆم لێ بکە قسەی کردواستن دوو شت هەیە کە ئینسان چاگەکات یەک یاسا دوو خوا ئیمان ئەم دوانە بەداخەوە لە مشتەمە ئێمە زۆر کەمە نە ئەوەنە ئیماندارین بە حەڵاڵی ئیشکەین نە ئەسا ئەکشمانەیەکمان بکاتەوە بۆیە هەر دەردەکەمان ئەوەیە کە بەڕێیەکەین کە ئیبین لە ژیانە بە هیلاکین داین پڕە لە گەندەڵی پڕە لە فەساد پڕە لە بەرژەوەندی خواستن شتەکان زۆرن یانە ئەگەر منۆک و خۆم بەرمونە کە موچەیەکی بندیوارم هەیە ڕەتی کەمەوە و بێمەوە بە حکومەت حکومەتیش قابلە پارە لە کوێنێ هەر لەم خاکەوەی هێنێ لە من و تۆی کۆوە کاتەوە بمە باج و زەڕیبێ لە من و توی ئەسێنێت بۆ نمونە پارێنەوە تا ئەم شتانەیە ئەگەر هەر کەسە لە شوێنی خۆیەوە خۆی چاکە پێدوانی هەموو شتە چاک بێ وڵی بێگومان هەر مناڵەکانی من و تۆ ئەبن بە وەزیر و ئەبن بە پرسو شکالەکەمان لە یەکشتا ئەوەی قسەی تۆ ڕاستە زۆر تەواوە بەڵام مشکلەکەمان لە بێمتمانەیە بە حکوومەتەکە کاتێک کە تۆ ئیگەڕێنتەوە دڵنیانی کە چێتە دەستێکی ئەمین بەکارێنێتەوە میلەت دڵنیای کەیشکەوە ئەیا بە شوێنیشکە و وەیە زۆر متمانەکە لەم مشکلە لێ متمانەکە نامێنێکە تۆسی قەت نییە بیگەڕێنیتەوە دڵنیای کە تۆنی خۆی ئەم لەیکیچکە جا ئەوە ئیشکالەکە ئەلێ دووسە بێ بەژەوەندەکانە ئەگەر هەر کەسە لە خۆیەوە خۆی چا بکات ویژدانی بخاتە کار ئەو کەسانە هەر سبێنی هەروانە پۆست و پلوپایەوە هەروانە ئەبن ئەندام پەرلەمان ئەبنە وەزیر ئەبنە سەرۆک وەزیرە ئەبنە سەرۆکی هەرێم ئەگەر بە ویژدانەوە ڕۆژت پەروەردەیەکی جوانی لەگەڵا بوو ئەخلاقێکی جوانی لەگەڵا بوو ترسی خوای لە دڵا بوو پێ دوایە گەندەڵی چارەسەر نەبێت جابێگومان بۆ نابێ خۆ گەندەڵ شتێک نییە ینی شتێک معجزە بێ بەڕاستیانی ئاساییە زۆر ئاسان چارەسەر بێ بێگومان ئەگەر خۆمان چاکەین گەندەڵی شتێک نییە کە ینی ئیلا نازڵ بوویەوەمان بە هەر ئەوە لە قەدەرمان نووسابێ ئاساییە پێ چاکەین بۆ بێگومان کە خۆمان چاکەین گەندەڵیش نامێنێ ئەگەر خەڵکە پاکان بنێرینە شوێن دەسەڵاتەوە بێگومان گەندەڵی چارەسەر بێ خۆ گەندەڵی شتێک نییە ینی مڵ بێ بەستەرمان و ئیلا ئەبێ لەگەڵمان نابێ زۆر تەبیعی زۆر بە ئاسانی بە چاکبوونی خۆمان گەندەڵەکانی شاکە بێ بەناردنی خەڵکی دڵسۆز بۆ سەر پۆست بێگومان کێشەکانی شارەسەر بوون گەندەڵ شارەسەر بێ لە هەر گەلوونەتەوەیەکدا ئۆخەی هەر کەس بۆ خۆی بوو ئەبێت چاوەڕوانی ئەم مۆزعە بکرێت کە ئێستا خەڵکی تێکەوتووە لە هەر گەلوونەتەوەیەکدا ئەگەر ویژدان نەخرایە کار و بەرژەوەندی گشتی لە بەرچاو نەگیرا و بەرژەوەندی تایبەت لە بەرچاوگیرا دەبێت هەر چاوەڕوانی ئەم دۆخەی ئێستا بین لە هەر نەتەوەیەکدا ئەگەر ترسی خوا لە نێو دڵەکاندا بوونی نەبوو گوێ نەدرا بە خواردنی پارەی حرام و حەڵاڵ ئەبێ هەر چاوەڕوانی ئەم دۆخە بکەیت کە ئێستا تێکەوتوین بۆیە گرنگە یەکەم هەنگاو
لە نێو ماڵەکانی خۆمان دەست پێ بکەین منداڵەکانمان لەسەر لە خواترسان لەسەر عەدالەت لەسەر ویژدان لەسەر خەم خواردن بۆ بەرژەوەندی گشتی پەرۆرە بکەین ئەو کاتە دەتوانین سیستەمێکی حکمڕانی تەندروستمان هەبێت و هەموو کەسێ بە یەکسانی مافی خۆی وەربگرێت و ئەرکەکانی خۆشی جێبەجێ کات هەر کاتێک توانیمان لە نێو ماڵەکانی خۆمانەوە خۆمان چاک بکەین ئەو کاتە سیستەمی حکمڕانیش چاک دەبێت چونکە هەر خۆمانین حکمی خۆمان دەکەین هیچ کەسێکی تر نەهاتۆ لە مەریخەوە حکمی ئێمە بکات بۆیە دەبا هەمومان خۆمان چاکەین لە خۆمان دەست پێکەین ئەو کاتە گلەکانمان خێرە سەر شانی کەسانێکی تر ئەمە پەیامەکانی هاوڵاتیان بوو هیوادارین سوودمان گەیان دەبێت تا پەیامێکی دیکە هەموو لایەکتان بەخوای گەورە ئەسپێرین خوای گەورە پشت و پەنای هەموو لایەکمان بێت